بەڕێزان بۆەوەی خەڵکی کوردستان ئاگادار بێت لە چوارچەوەی کاری پەرلەمانیا ئێمە لەسەر بانگهێشتی ناوەندی ڕافیدەین بۆ لێکۆڵینەوە بۆ بەشداریکردن لە موتەدای ڕافیدەین شاندێکی باڵای پەرلەمانی کوردستان داوەتەوە ڕێز لە لیژنەی دارایی و لیژنەی سامانە سروشتیەکان و فراکسیۆنە جیاوازەکان ئەم شەو ئەچینە بەغدا بەیانی ئێوارەکەی لە ڕیسپشنی فراوانی بەشداربووەکان چکە نوێنەرانی زۆرێک لە وڵاتان پەرلەمانەکانی دنیا و تینگتانکان بەشداری ئەەکەن ڕۆژی هەینی کۆمەڵێک پانێڵ هەیە من بۆ خۆم لە یەکێک لە پانێڵەکان بەشدارین لەسەر پێگەی هەرێم لەناو ئەو معادلەتە ئیقلیمیانەی کە هەیە و ڕۆژی دووەمی منتەداکەش لەسەر دۆخی ئابووریە بەڵام ئێمە بۆی دەرفەتەکە زیاتر سوودی لێوەربگیرێ هەواڵانمان لە لیژنەی دارایی و لیژنەی سامانە سروشتیەکان دەرفەتمان بۆ ڕەخساندون لەگەڵ لیژنە هاوشێوەکانی خۆیان ڕۆژی پێنجشەمەوەتە سبەینێ سەردانی پەرلەمانی عێراقەکان تەنها بۆ ئاڵوگۆڕی بیرروڕان نەک ئەو هیچاندێکی فەرمی هەرێمی کوردستان بێ چونکە بڕیاری مفاوەزات لەسەر ئەو مەلەفانێتر بڕیارە حکوومەتی هەرێمی کوردستان بیکە بەڵام لەسەر ئاستی لیژنە بۆ لیژنە چونکە پێشتریش ئەنجومەنی وەزیران داوای کردووە لیژنەی دارایی و لیژنەی سامانە لیژنەی نەوتی پەرلەمانی عێراق بێنە هەرێمی کوردستان بۆی ئەو ڕوونکردنە پێویستیانیان پێ بدرێ دواتریش ئێمە هەفتەی ئایندا لەسەر داوەتی فەرمی پەرلەمانی کۆریا شاندێکی پەرلەمانی کوردستان کە پێکاتووە لە من وەکو جێگری سەرۆکی پەرلەمان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنی پارتی لەگەڵ سەرۆکی فراکسیۆنی یەکێتیەوەی کە بانگێشتەکە کراوە بەناوی پەرلەمانی کوردستانەوە سەردانی کۆریای باشوورەکەین و لەوێ بەرنامەی کۆمەڵێک دیداردانراون هەوڵە ئەمەش لە چوارچێوەی بەهێزترکردنی دیپلۆماسیەتی پەرلەمانی هەرێمی کوردستان لە خولی پێنجە حکوومەت پرۆژەکان دەنێتە پەرلەمانی کوردستان ئەوەندەی ئێمە ئاگادار بن لە دوا کۆبوونی ئەنجومەنی وەزیرانە بڕیار درراوە کە ئەوەی پێوترە سیاسەتی تەشریعی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەم وەرزەی یاسادانانی هەرێمی کوردستان بنێردرێ و کۆمەڵێک لەو خاڵانەی کە پێیوەستن لە ئەولەویەتی حکوومەتی هەرێمن ئەوەی بە ئێمەیان وتۆ دوای کۆبوونەوەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەگەڵ دەستەی سەرۆکایەتی حکوومەت کە ئێمە دانیشتێکی پڕبەرهەمان هەبووە پرۆژەی چاکسازی یەکێکە لە خاڵە هەر لە پێشینەکان کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی نێرێ پرسیار لەسەر پرۆژەی چاکسازی لیژنە ئەو لیژنەی لە نێوان پەرلەمان حکوومەت پێکات کارەکانی گەشتۆ بەچێ و ئایا لەم خولەی یاسادانان ئەم یاسایە لە پەرلەمان خۆی بڕیار بوو دوێنێ سێشەممە ئەو لیژنەیە کوبوونەوە بکات بەڵام بەهۆی سەفەری بەڕێز کاقوبات تاڵەبانیەوە نەتوانرا کوبنەوە کە بکرێت بە پەسەندانە بخرێتە کاتێک کە بەڕێزیشیان دێتەوە بۆیە لە لای خۆمان وەکو پەرلەمانی کوردستان سەرۆکی ئەو فراکسیۆنانەی کە حیزبەکانیان لە حکوومەتی هەرێمی کوردستان کابین و نوێمان نوێنراتی پەرلەمانی کوردستانەکەن بۆی لەگەڵ ئەو لیژنە وزاریە کە لە حکوومەتی هەرێمی کوردستان دروست بۆ پێکەوە پرۆژەی یاساسن بەڵێ ئەوەی کە ئێمە گفتوگۆمان لەسەر کرد و حکوومەتی هەرێمی جددیە لەسەری پەرلەمانیش ئەم چاوەڕوانی هەیە لەم وەرزی یاسادانە ئەبێ پرۆژەی چاکسازی بێتە پەرلەمانی کوردستان پرۆژەی چاکسازی قسەی لەسەر دەکەین پرۆژەکانی تری نانا ئەوەی ئێمە ئاگادارین و گفتوگۆمان لەسەر کردووە چوارچێوی هێڵە گشتیەکانی کارنامەی حکوومەت 22 تەشریعات پێویستە بکرێ و ئێمە وا ڕێککەوتین وەکو پەرلەمانی کوردستان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەم وەرزی یاسادانە ئەولەویێت بۆ پرۆژانەی کە لە حکوومەتەوە دێن بەڵام پەرلەمانی کوردستان فراکسیۆنەکان خۆشیانە بێ پێشنیاز ئەەکەن